پرۆسەی سەرژمێریکردن لە هەندێک ناوچەی نێوان گەرمیان و پارێزگای دیالە گرفتی لێ دەکەوێتەوە. ئەو عەرەبانەی گوندەکانیان دەکەوێتە ژێر دەسەڵاتی کوردەوە ڕازی نەبوون بژمێری کورد سەرژمێریان بکات و دەیانویست لە سنووری پارێزگای دیالە و سەرژمێری عەرەب سەرژمێریان بکات تا دوجار ڕازی کران. ئەوەی عەلی خەڵەف هەموو عەرەبەکان هاتبوونە دەرەوە کە با بڵێن هاتوونە دەرەوەی گوندەکە یان و ڕازیمان نییە ئێوە سەرژمێریمان بکەن تاوەکو جێگیری مەحافزی دیالە هات ترێمەش ڕۆشتینە ژوورە وتمان ئێمە تیمی سەرژمێرین و هاتوونی ئیشەکانمان بکەین تابلێتەکانمان کێشەیەکیە بوو لەگەڵ کوردستانە ئەوان ڤێرژنی بەرزترە کوردستان ئێرە ڤێرژنی کەمترە تا سروەخان لەگەڵ وەزارەی پلانە کەسێکی بۆیە ناینە سەرخەت هەموو ئەپلیکیشنەکانی سڕیوە دووبارە دای بەزان ئیتر جێگیری مەحافزیش لەگەڵ خەڵکەکە قسەی کرد تێگەیاندن کەمە سەرژمێری مەرکەزیە ڕەبتی بە کورد و عەرەب و ئەوانەوە نییە. لە سنووری ناحیەی کوڵەجۆی سەربەقەزای کفریش کە زۆرینەی دانیشتوانەکەی لە دوای شەڕی داعشەوە بۆتە عەرەبی ئاوارە بژمێر کەم و ژمارەی دانیشتوان زۆر ئەمە شوای کرد زۆرێک لەو کوردانەی خەڵکی ناحیەکە بۆ سەرژمێری گەڕابوونەوە بگەڕێنەوە ئەو ناوچانەی ئێستا لێی نیشتەجێن. یەکەم ڕۆژاتین هەموو کڵۆجۆ لێرەکانە بوو مەوجود بوو بە دووەم ڕۆژە لاواز و خەڵک کڵۆجۆ حەساوکە نیوەی نەهات ئەوە ئەمڕۆ حەساوکە چۆڵی کڵۆجۆ دیارە ینی کوردەکان کابرا لە قارە بێ چی بکە ینی ئیشەکان ناڕۆ ئێمە گلەیمان لە کارمەندەکان نییە ئیتر ئەم خەتە لە ژێر دەسەڵاتی عێراقایە کورسانە نازانین ئێمە من کابرایەکم خوێنەوار نیم بە منەڵێ کارمەندم بۆ بێرە بابە من کارمەند لەکوێ بێرم بڵێ بێڵم بۆ بێرە بۆ دێنم والله من کابرایەکم فەلاحم چیم داوە لە کارمەند. لە بەشێک لە گوندە کوردستانیەکانی نێوان ناوچەی گەرمیان و ناحیەی جەلەولاش کە لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقدان کاتێک کوردەکان گەڕابوونەوە تا لە گوندەکانیان سەرژمێری بکرێن لەلایەن عەرەبەکانی ناوچەکەوە ڕێگریان لێکرا و تەنانەت ئاڵۆزیش دروست بوو. چەند گوندێکی تێدا ئاوایی خەڵا و تەپە چەرم و ئەوانان کوردەکانیان دەرکردبوو بە بیانوویەوە کەوتویانەوە خانۆکانتان ڕووخاوە هیچتان نییە لێرە و پێشتر لە حەسر و تەرقیمەکە ناویان نووسی بوو ناویانیان سڕی بۆ و دەریان کردوون تویان بۆتان نییە لێرە ناو بنووسن. بەڕای چاودێرانی سیاسی سەرژمێری گشتی لە کاتێکدا لە عێراق ئەنجام دەدرێت کە دۆخی ناوخۆی عێراق و ناوچەکەش ناسەقامگیرە بۆیە وەک پێویست ئامادەکاری بۆ سەرخستنی پرۆسەکە نەکرابوو ئەمە شوای کرد لە کاتی ئەنجامدانی سەرژمێریدا گرفتی زۆری تەکنیکی ڕوو بدات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.